بە سیارەی شارەوانی وێنە و پۆستەراتی ئێمە درێنن. کاندیدێکی کۆمەڵی دادگەری کوردستان بە بەڵگەوە کۆمەڵێک داتا و ساختەگاری دەسەڵاتی ئاشکرا کردووە کە حیزبە دەسەڵاتدارەکان بە ئاشکرا کەوتونەتە کڕینی دەنگی هاوڵاتیان و لە بەرامبەر هەر دەنگێکدا بڕی $70 دەدەن بەو کەسانەی کە دەنگەکانیان دەفرۆشن. ساختەکاریەکە لەو گەڕک و شوێنانە دەکرێت کە هەژارنشین و دەیانەوێت لەو ڕێگەیەوە دەنگی خەڵکی بە تەزویر بکڕن. لە هەمان کاتدا درەنگانێکی شەو بە ئۆتۆمبیلی شارەوانیەوە فلێکسی کاندید لێ دەکەنەوە و دڕاندویانە. ڤیدۆ دۆکۆمنتۆ ئەوانەمان پێشکەشی سەفیری هۆڵندی کرد کە لە سەعات 2 شەوە بە سیارەی شارەوانی وێنە و پۆستەراتی ئێمە درێنن. ئەڵبەت هاوڕێیانم لە سلێمانی ئەوە بۆیە دەنگۆ و دەنگ و باسێکمان لایە ئەتوانم بڵێم زانیاریە کە کاتی دەنگدانەکڕن کۆمەڵی خەڵکیان بینیوە بۆ ئەوی دەنگەکەی لێ بکڕن. لە ئێستادا ئەو ماڵە سیاسیی کە لە عێراقا هەیە بووەتە هۆی لاسەنگی دەنگی خەڵک لە ئەو دەڤەرەی ئێمەش دەستی پێکردووە دەنگەکان نەکڕن بۆ ئەوەی بتوانن لاسەنگی هێزەکەیان پارسەنگ بکەنەوە بە کڕینی دەنگی خەڵک. ئەوان لەسەر ئەو بابەتە وەکو فراکسیۆنی هیوا لە پەرلەمانی عێراق لەگەڵ سەفیری هۆڵندا لە سلێمانی کۆبوونەوە ئەو بەڵگانەیان خستە ڕوو کە دەسەڵاتداران بەنیازن لە هەڵبژارنەکاندا بۆ ساختەکاری بەکاری بهێنن. وەکو وڵاتێکی چاودێری پرۆسەی هەڵبژارنەکان داوا لە سەفیری هۆڵندا کرا ئاگاداری ئەو بابەتە بن و بە ئاسانی بەسەر دەسەڵاتدا تێپەڕ نەبێت. ئەندامێکی فراکسیۆنی هیوا دەڵێت دوو حیزبی دەسەڵات بەردەوام لە هەڵبژارنەکاندا سەرقاڵی ساختەکارین، بەڵام ئەوە دەنگدەران سار ناکاتەوە و خەڵک ویژدانی زیندووە بۆ $70 ویژدانی خۆی نافرۆشێت. ئێمە پێمان وایە خەڵکی پارتیوێکێتی دەسەڵاتدارەکانیان خۆیان ینی ئەزمونێکی یان هەیە لە خۆفرۆشی و خاکفرۆشیە ئێستا بەتەمان پیان وایە خەڵکی توانێت خۆی فرۆشێ ئەوان جاران بە زەختیان کرد ئێستازان بە زەختیش پیان ناکرێت هێز ئەمنیەکان بریان لەسەر سودەقی دەنگدان دەنگ بەوان نایەن ئێستا ئەوان خەیاڵیان خاوپیان وایە بە کڕینی دەنگ و ویژدانی خەڵک بە $75 ئەتوانێت دەنگی دەنگدەرێ بکرێت. من تاکیدم هەندێک خەڵکی ئەگە پارەکەشان لێ بگرێت دوای دەنگیان پێنایە لەبەرەوە شتانە سوودی نییە. لە هەندێک ناوچەی بەغداج خەڵک هەیە لە هەڵبژارنەکانی پێشوە تاقی کردوێتەوە نەتیجەی نییە ناو سەرکەوتو نەبووە. بۆیە دەنگدەر ئیرادەکڕینی دەنگدان سوڵتا بێ بیرکاتەوە کە ئەوان ئەگەر ئەوان ئەما دەرخۆیان فرۆشن پێم وایە دەنگدەرخۆی نافرۆشێ بەشی هەرە زۆری دەنگدەرخۆی نافرۆش بەتایبەتی دەنگدەری ناڕازی بە $75 نە بە 75 ملیۆن دەنگی خۆی نافرۆشێ لەبەرەوە پێی وایە ئەمە تاکە شتێکە کە لە 4 ساڵە ئەتوانێت دژی سوڵتا بەکاری بێنێت تاکە ڕێگەیەکە کە سوڵتەتیە زەعیفە خەڵکتیە بەهێزە. دەسەڵات بۆ مانەوەی خۆی هەموو ڕێگەیەک دەگرێتە بەر ئەوە باش دەزانێت چی دیکە هاوڵاتیان متمانە بۆ بەڵێن و قسە سواوانە ناکەن پێش هەڵبژاردن بە خەڵکی دەدەن و دوای هەڵبژاردن خۆیانی لێ بێدەنگ دەکەن. لە ئێستاشدا کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکان و نوێنەری وڵاتان بە چڕی چاودێری پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق دەکەن بەو ئامانجەی ڕێگری لە هەر ساختەکاری و تەزویرە بکرێت کە هێزە دەسەڵاتدارەکان لە هەڵبژاردندا پەنای بۆ ببەن. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.